ناکی بهار سلطمانی آخ بشوی دستی دوستم دردم کرایا و کاری بشوی دستی دوستم دردم کرایا و کاری قدم یک آسودنیم لبیار غمی هجاری تاني دوستي قديمي لزهاقم بو بكاري تاني دوستي قديمي لزهاقم بو بكاري نمزاني نمزاني ببليني خون نمزاني 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 ببليني خون نمزاني صارم نكري ما رستو لقماني تعالم ناجي بارستو لقماني محمد تشكر يا أختا كيف يجري كشي شارع ما المختبر From short tales that can take imaginations to worlds far away, to just the right words when needed at the end. تاكي هاي غريبي كوشي شارع بيم تاكي هوداني كسر هادي يدي دماوي أريدي دي أدان تنتهينا هر ساعت یک دوری ستاد alın لدایم هر ساعت یک دوری ستاد alın لدایم جیروزی دوستی کسم هایی ریزی نام ولا ضیعینا و زریجم سيرم هاي محالة صفام بتالم سيرم هاي محالة صفام بتالم بودوري ياري كسم هاي أسين مالم هينا وزريجان تهاي فتصادي بأن ضابب الهيا تهرسايا تصادي بأن ضابب يون لهردا وكسمها فريغ ممتاز بويونا يا رجل تاكي هاي دم كجي سيادي قاتل هيا تاكي هاي دم كجي سيادي قاتل ما تقدر كم كسمها أريد الذوخم لذرينا وزريجا من دخل خاني نحن يدفع معلم من دخل خاني نحن يدفع معلم دخيل ودوستي كسم فرسي أحوالم هينا وزريجا
سويا نوصل ونوما يعقل حيافته ونسو نصات قارب كسم هرين ذقيك خوينا وزريعيجا أمان أي صدى ما نكبر قصيد أمان أي صدى ما نكبر قصيد من زي غريب يتكسم هري وباني ديد هينا وزريعيجا بقايا دستقل زاري ودلجيري معاي بقايا دستقل زاري ودلجيري في زياد كركزم هري فجاري تيري بينا وزريعيجا وقتتان وخير ومدوارم لهر كويهان ساق وسلامت والنوبته لمنا ورستا حاوينه ايمتك دياردي علامتي شا روبرو بوگين ومدوارم كنتوانيت خلال دروس كات لم دي بيتي امروما اگر دنگ ناشازي كيش لناو دي بيتا كان ابو ايوه بقوري خوتان او خشن سرتا بم اوزاع آلوز منطقة وجيان آلوستر ايما لدورانك كتيا خليكين اجين كومليك پیشکی گرکه که من ایشه آماجی ببکم یک او دیبیته بو یاران آخیز کردوار سر بخو و تمام کسانی که کلجیر چمک مفهوم کرد خریکن حوصو کوتکن با من سرتا بیجم که شروع کردن و تحلیل کردن اوضاع سیاسی بچکل کیکتید لدورانێکا کە ئێمە خەریکین ژیان بەڕێوە ئەبین هەڵبەت مانای فرە وشەیەک وەفرە مەبەستێک وەفرە مەفهومێک گۆڕیاگە وەلە ئەو مەفهومەی کە سەرەتا دانریا بوو یەکجار تەحەوڵی کردەوە گۆڕانکاری بەسەرهاتکە میدیا ڕەسانە ئەو ڕەساڵەتەی نەماگەکە جاران یەکەم جار پێناسە ئەکریا وەکو چاوی وجدان خەڵک لەسەر کۆمەلگا هەروە کەسانێک کە دەستن دەرکارە ئەم جۆرە بەشە لە ژیانە کۆمەڵایەتی سیاسی و ئابوورین وەکو ڕۆژنامە نووس و وەکو مفەکر و وەکو تێوریسیەن و وەکو متخصص بوارهای جۆرا و جۆر ئەوەی ئەمڕۆ میدیا باسیەکات میدیا ڕای گشتی بەرەو مەسیرێک و ڕێگەیەک ئەوە کە مەبەستێتی یعنی ئەو میدیا بەو مەبەستە دانراوە میدیا گەلێک کە بە ملیاردها دۆلار هەزینەی بەردەوام بوونیان جێبەجێ ئەکرێت لە خزمەتە ئەجندای ئەوانن کە ئەم میدیایانە دروست کردەگە کەواتە سەروبەندە تەحلیلی خەبەریە کە لەلایەن ئەمانەوە تێت و ئێمەمانان وەکو ئینسانگەلێکی نیوتراڵی خونسای بێکردەوە لە بەرامبەریانە دانیشین خیاڵە ئێمە ئاوس ئەکەن بە بیرۆکەی غەڵەت
توانە خوێندنەوە و توانە ئەجنسی بوون و سوجەگیە لەم فەزا. تەبیعەتەن لە دەهەگەل ڕابردووە ئەوەی ڕوویدا و ئەوەی باس کریا لەگەڵ کردەوەیەک و نەتیجەیە کە حاصلی کرد زۆری فەرق بوو. و چون ئێمەمانان پەیگیرە ئەم مەتاڵەبە نەبووین، ڕۆژ لە دوای ڕۆژ فرامۆشمان کرد. ئێمە بە کۆمەڵێک گریمانە دەست پێەکەین. گریمانەکانە ئێمە ئەگەر غەڵەت بێت تەمامە مەسائل ئێمە غەڵەتە. ڕووداوەکانە سەرڕووی زەمین ئەگەر دەستگاهێکی مەفهومی ڕوانینێکی کۆنکرێتە دەستەبەندی کریاک نەبێت هیچ معنایەکی نییە. کۆمەڵێک ڕووداوی پەرش و بڵاوی لە پڕێکن کە هیچ معنایەکیان نییە. ئەگەر ئەوەی دەستگاه مەفهومی نەوێت تەوان تەحلیلی نییە. بزانن ئەمەی کە ئێمەمانان وا کریاگە سەناو زێهنمان کە دەوڵەتە ئێران یەک ڕژیمە ئیدئۆلۆژیکە شیعەس و دەوڵەتە ئێران قەستی هەست کە ڕۆژهەڵاتە ناوین بگرێتە دەست و تەقابل ئیسلام سیاسی بە هەموو باڵ و نەهلەکانی بە یەک شێوە ئەناسین، هەر لە سەلەفیەوە تا ئیخوانیەوە تا شیعەیە حاکمیەتی وڵایەتە فەقی. ئەگەر ئێمە ئەم تەقابڵمانەنەوێ ئەسڵ ناتوانین سەر دەربێرین لە ماجرایە ئەمەی کە ئێران تەکە ئیسرائیل دوژمنە یا دوژمن نییە. چۆن ئستدلالەکەین کە دوژمنە لە ڕێگەی قسەکانە خۆیانەوە، لە ڕێگەی ئەوەوە کە مەلایەکی شیعە ئەوێنین بە ناو عەلیە خامنەیی کە ڕەهبەرە جمهوریە ئیسلامیە ئێرانە. دەرنەتیجە کارەکە ئاسانە بۆ ئێمە، بەڕاحەتی توانین دانیشین تەحلیلکەین و بێژین ئیسرائیل دژی ئێرانە و ئێمە پڕۆ ئیسرائیلین لەبەرەوەی ڕقمانە لە ئێران. بەڵام ئەوە 40 وردەیە ساڵە ئێمە لەسەر ئەم مێتۆدە وەستاوین و لە جێ ئەەکەین و بە هیچ کوێ ناگەین و هەرچی ڕۆژێکە لە زەوقە ئێمە ئەخوات و ئەوەی وا بەدی ئەەکەین نایەتە دی. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەحلیل ناکا لەبەرەوەی تەحلیلی کرد بێ. تەحلیل ناکات چون ڕۆژنامە نەگارن. تەحلیل ناکات لەبەرەوەی کە ئەفکار عمومی سرفەن ڕۆشن کاتەوە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەحلیلەکە لەبەرەوەی قەستی هەست. تەحلیلەکان ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تێخە بەرامبەرێکی کول کاتەوە. ئێشی بیرۆکە بخاتە ناو زەحنیان، ئێشی ڕێگەیان بۆ دابنێت تا بەرەو ئەو مەسیرە بچەن کە ئاخێزگەرەکێسی تەی ساڵان ڕابردوو ئاخێز وای کردەگە. و ئەمما دوو بەش ئەمشەو باس ئەکرێت و یارانە ئاخێزە بێ گوێیان لێبێت و ئامادە بن. بزانن سەرەتا من عەرزتان کەم کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئۆپۆزیسیۆنە حکوومەتە هەرێم نەبوو، لە ڕۆژە ئەوڵیشۆ نەبوو. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە شوێن ڕۆخاندنە دەسەڵاتە کەسگەلێک کە تەحتە ناوە ئەحزابە جۆرا و جۆر قەبارەیە هەرێمیان دروست کردبوو نەبوو. بە شوێنە ئەوە نەبوو بن کۆڕیان کا و دایان خا، بەڵکو بە شوێنە ئیسلاحکردنیان بوو. بە شوێنە ئەوە بوو تا تەوازۆنە هێزەکان ڕابگرێت و بتوانێت لە دڵە ئەمە کۆمەڵێک ئینسانە سیاسیە تێگەیشت و بێریتە دەرۆ و بتوانێت لە بەرامبەر تەهاجومە عێراقیەت، تورکیەت و ئێرانیە تا بە تەمام قودرەت بوێسێ. بەڵام خەریکین بەرەو سەروبەندێک ئەڕۆین کە ناچار ئەبین دەخاڵەتی تیاکەین و ناچار ئەبین کە تەوازۆنە بازیەکە بشێوێنین. ئەو دیبەیتەی ئەمڕۆ لە ڕاستایی ئەوەسە و ئەمما بێمە سەرە داستانە تەرۆرە ئیسماعیلە هەنیە لە تارانە. هەروەکو پێشووتریش وتم ئەم تەرۆرە ئیسماعیلە هەنیە لە تارانە بە خوێندنەوەی ئێمە بە هەموو باڵێکیەوە بە هاوکاریە دەوڵەتە ئێران و ئیسرائیل ئەنجام بووگە. سەمەراتی ئەوێت هەم بۆ ئیسرائیل و هەم بۆ ئێران و لە کۆمەڵێک دشکردەوە و شانۆگەریە شەڕا خۆی ئەنوێنێت لەبەرەوەی کۆمەڵێ مەبەستی پێجێبەجێ بکرێت. یەک عەلیە خامنەئی ئەبێن نەیارانە ناوخۆییە خۆی دەمکوت بکات و ئیستە کۆمەڵێ کەسی گرتگن. عەلیە خامنەئی هەر ئیستە لە نێو نهادگە لە ئەمنیەتی و مؤسساتی خۆیان کۆمەڵێ کەسانی دەستگیر کردگە و خەریکە تەسفیە داخڵیە. عەلیە خامنەئی کە هیچ پێگەیەکی کۆمەڵایەتی نییە، هیچ پێگەیەکی مەزهەبی نییە،
دەستەندەرکارانە جمهوریە ئیسلامی کە هیچ تەبار و ڕیشە و ڕێگێکیان نییە و لە 22 بەهمەنی 57ەوە کەوتنە سەر ئەم خانە نێعمەتە تەبیعەتەن بڕوای بە هیچ کەسێک نەبوو و ئەو هێزیشیان نەبوو کە خۆی بسەپێنێ بەسەر گشتیانە. ڕاگرتنە تەوازن لەلایەنە عەلیە خامنەیی کارە عەلیە خامنەیی بوو. بەڵام لەم سەروبەندە لەگەڵ کۆمەڵێکا ڕوبەڕوو بوو کە ئەم کۆمەڵە نزیکتر بوون لەوانەی تر بە عەلیە خامنەیی، یعنی بە قۆستنەوە و بەرزکردنەوەی ناوە عەلیە خامنەیی لە ژێرە ناوە ئوسوولگەرایانە توانی بوویان فەزایەک دروست بکەن تا بتوانن ئوسوولگەرایانە دەهەیە 60 بزانن ئەوانەی وا حجابیان کردە سەر خەڵک، ئەوانەی وا خەڵکیان لە زیندانەکانە کوشت لە دەهەی 60، ئەوانەی وا هێزە خیابانی بوون و ماڵە مردمیان کاول کرد و کەنیشکە خەڵکیان کوشت، ئەوانەی وا ڕەشەکوژیان کرد لە زیندانە سیاسی، ئەوانەی وا سینەمای ئێرانیان تەسفیە کرد و ئینقلابە فەرهەنگیان کرد، ئەوانەی وا تەمامە ڕەقیبەکانیان کوشت و دەسەڵاتیان گرتە دەسۆ لە دەهەی 70 لە ژێرە ناو ئیسلاح تەڵەبین هاتنە دەرەوە. ئەمانە کێ بوون؟ ئەمانە دانیشتجویانە پەیڕەوە خەتە ئیمام مجاهدین ئینقلاب ئیسلامی لە ئەمسالە محسنە ئارمین و بەهزاد نەبەوی بوون کە وەختە خۆی جنایەتکارترین مهرەگە لە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی بوون. وەلێ لە دوای ماجەرای 70 جەرگانگەلێک هاتنە دەرەوە کە عەلیە خامنەیی سەپۆرت کەن تا بتوانێ هەوسارە ئەمانە بکێشێت. ئەمانە ژیرتر لەوانی تر دەستیان کرد بە کۆمەڵێک کەوادرسازی نفوزدانە ئەشخاصە یەک لە دوای یەکێک بەناوە دەستگای حاکمیەت. ئەم کارە مجاهدین خەڵقیش لە ئەوڵە ئینقلاب کردیان. لەو پارادایم شیفتە کەزاییە مجاهدینە خەڵق تا دەفتەرە نخست وەزیری ڕیاسەت جمهوری نفوزی بوو تا بەرقەرارکردن سپاهە پاسداران و دروستکردن هەستەگە لە سپاهە پاسداران دەسی بوو. ئەم ماجرایە ئاغایانە ئوسوولگەرا بە تێفگە لە جۆرا و جۆرا لە ناو دەروونە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی وابوو. لە نەهادگە لە ئەمنیەتی تا نەهادگە لە ئیجرایی ئەمانە کەوادر پەروەریان کرد، کادریاندانیا و لەوێ بەڕێوەیان برد. عەلیە خامنەیی مەشیایە ئەم جەڕاحیە بکردە. عەلیە خامنەیی ئیسماعیل ڕەئیسی کوشت، ببەخشن ڕەئیسی کوشت تا بتوانێت زەمینە مهەیا بکات بۆ وردە وردە چنینە کلکە ئەمانە. تەبیعەتە میدیا دائیمەن باز لەوە کە ئەمانە سەر بە خامنەیین و ئەمە بۆ خامنەئی جێگەیەکی تایبەتی ئارامی هێمنی دروست کردگە کە وەبەر ئاماژە حەمەڵات نەکەوێت. ئەمە عەلیە خامنەیی بیانووی گەرەکە تا بتوانێت لە ژێرە ئەم بیانوە دیگەران دەمکوت و سەرکوتکە. ماجرای 8 تەمووزدان لەبیرە ئیعلام کردیا لاهور شێخ جەنگی ژەهری داگە بە باڤڵە تاڵبانی. ئەم ژەهر دەرخواردانە بیانوویەک بوو تا تۆ باڤڵ دوورۆکەیتەوە و ئەوەیشی حمایەت لە باڤڵکە لی بدەی. ئەمڕۆ جاسووسە ئیسرائیل بوون، نفوزیە ئیسرائیل بوون و نفوزە تا ئەو حەدە لە ناو دەستگای ئەمنیەتیە ئێرانیە کە ئیسرائیل موفق بە عملیاتە تارانەکات. بیانوویەکی گەورەست تا تۆ لە ستوح جۆرا و جۆرا شروع بە تەسویەکردنە نەهادگە لە ئەمنیەتی بکەی، نەهادگە لە ئیجرایی بکەی. ئەوەی کە تەمام ڕەسانەکان لە ئاوەشخۆرە دەوڵەتە ئێرانی لە زەعفە دەستگاهە ئەمنیەتیە ئێران ئێژن، لە نفوزە ئەمیق ئێژن، وەختی دوژمن ئێعترافە بە زەعفێک ئەکات بۆ معنانیە کە ئەم زەعفەی هەست، بەو معناسە کە ئەم زەعفە بەکاری دێت وە کەڵکی دیوەرە بێ. کەواتە ڕووداوەکانە ناوخۆی ئێران لە ڕاستای کوشتنە ئیسماعیل حەنیە. ئیسماعیل حەنیە نەمۆهرەیەکی دروست حساویە، نەڕەهبەرێکی کاریزماتیکە لەم فەزایە تەزاد ئیخوانی و سەلەفی و عەرەبستانە سعودی و ئێران و ئەم فەزا ژەڵەژیاگەی کە دروستیان کردگەم خەڵکەی پێ مەشغوڵکەن. ئیسماعیل حەنیە هیچێک نەبوو، دایەندەی کوشتیان. ئیستە دەوڵەتە ئێران ئێشە جواوە ئیسرائیل باتەوە بخاترەوەی ئیسرائیل گوندەگی کردەگە. ئیسرائیل شکستی خواردە لە غەزە. خەڵکە غەزە
تسليم إسرائيل نبوغا أما مهم نية خلق غزة تلافيفي نقرتقا أما مهم خلق غزة ناترسي لإسرائيل خلق غزة لمرق ناترسي مرق نايكاتو كويلة ترسل لمرق نايكاتو كويلة سياسة وابتو إيجي عزيز جان شكستو بيروزي للروخاندن الساختمانيك نية لكاول كردن الشارك نية لو سكتو بمبست خوات ناقي مبست تو چيه تو بوبم بكارتيري بو أصلح بكارتيري قرقت عديك بن بركي داقا قرقت بن بريان كي چه بيويست أكاب ببومب متعارف ليان بي جهركي تناوى آوكانيان وقشينا كجي تو مردميك قرق تسليم تو بيت مردميك قرق نوكرت بيت مردميك قرق اعتراف بسرورية توب كادي وقت نيكرش اتفاقي كوي تو بي كجيد است تمام خلق غزة بكجن إسرائيل فرقون داس بما بست خوي جايين إسرائيل شكستي خوارد نيتواني وخلق بتوقيني لتو قاندنا بيان كابكوي لي خوي اگر لما تيجيشتين إسرائيل استلو شكستي خواردقي سيجركي بيجي بترور هنية لتارانا دسكوت الجورية كم دساوردقا تبعة شانو قريه الليداني يكتري دس بيكات ولي أم ليدانا حيج كاتيك نابي بشركي تمام عيار نابي بشرك كسروا مالي تيادابنين نابي بشرك إيران بتمام قدرة بروات ناوي نابي بشرك يالات متحدة أمريكا وإسرائيل برونا ناوي نارونا ناوي أما شرك كار كردي هستاتو كاركاني ترتي بيبوي تريوا ولا هرجيكا لجير ناو أويك قوتريش كاركيبو بري بيبقريد فرنساوتي تكاتان ليكم روش هلاتنا وراست آلوز مكن أوتي بابي نيوان جيري كين أي بو كسي بو صدام حسين نيوان جيري نكرد أي بو كسيك نيوت أقربين لإراق تروريزم خرويتو تيا أي بو كسيك نيوت بو تشيشي 1 مليون خلق إراق بكوجن أي بو تظاهراتي يكوني مليوني للندنا جوابي نداوة أي بو أمانة حرويشتن وهر صدام حسينيان لبين برد وأم إراق قيزونان دروس كالكئي وأيوينن دواي مرق مليون ها إنسان لإراقا ولي أم توجيهات بو إيران بو تيرن لاو با منطقة كنشيويتو لاو با عروستر نويتو لاو با سينا راحت نويتو أمانة قشتي ترهاتي كن كتو أيان خنجينيت كواتا شاهد كوماليق نمايش أبين كأم نمايش تزادي اللي تدرو آخر كردوار أصر بخو أم تزاد قلا وأم زدية قلا قلت ركاتو آيستا ببردلادان لسر أم تحليله من بجماعة أصول قراي دولة إيران إيجم أجر فكري وحال خوتان لكن أجر إيويش لجيرنا وترور إسرائيل دسلوك كان خامنئين كجن دانة تانا كجن كيف خوتانا ياب لحر لا يكو بكجي والنفع إيمس علي خامنئي إيوة كلن بكجي بتان خسيني إيوة علي خامنئي بكجن من هشتارتان بيدم أم بازية دانشك نسري وسهرة مجبوري تاتاي بروي يا قبولك بكجن يا بياغو ميلا بتكجن وحزفتكن أما نكتي هو نكتي يدوم من قد حلب جاردن حريم كردستان يارانا آخيز كردوار السربخو سرتاوتم آخيز أوبوزيسيون حكومة حريم نبو آخيز معتقد نبو يبي قباري حريم لبين شيت آخيز تمام قصي أمبو كأماني ككار بدست حكومة هريمن روج لدواء روج بتشوك ترخريكن أو نوغ أي قوتشين ودرجن أمانا سياسة مدار بو نقبول يان كرك سياسة مدار نيان چون يمي كرد كلورين
چون دەسەڵاتە گشتیەکمان نێوە دەسۆ وەختێ بە زوانە جافی قسەکەی کاورا و ئەزانێتە لە تۆ پیاکترە چون حمایەی هەسو و نەوشەوا لە ژێرە پایە چون سەوارە فەرشە قرمز ئەوێ وەلێ وەختی لێت قۆمیا ئێوە ڕەفراندۆمەکەتان نەکرد تڕۆنەون تێە من ڕۆژە ئەوە وتم تڕۆ بوون دەئیسە یەک منجمێنتان پێ بەم ئەگەر ڕێوە گیانتانە وە دەردە منەخوا نه ئێوە ئێستا بوون و مردمێکی شکست خواردەگە بێبەرودووە ئەم بە نەفع من نەبوو مردمە شکست خواردەگە بێبەرودووە بە نەفع من نییە لە کەرکووکە شانۆگەریەکەتان تەواو بوو ئەزانم چه خەسارێکتان دروست کرد دەی ئیستە ئەوانەی وا حمایەتیان لە ئێوە ئەکرد لە کەرکووکە و ئەیانوت ئێوە ڕاست ئەکەن من بێنیان تفیان تێ بکەم ئەوێ تو چی پێی بێژم حۆلی کوڕە حۆل ئەوێ تو چی ئەوێت ئەو غرورە شکیاگە ئیستە جانتاکە بەس دەرچووی لەم ئوروپا ڕۆژێ دوو دەحفەتێتیان هەڵدا بۆ من ئەوێت و چی ئاغایە مەسعودە بارزانی ئاغایە مەسعودە بارزانی ئاغایە باڤڵە تاڵەبانی ئاغایە قوبادە تاڵەبانی سۆحا تڕۆی دنیا بوون بۆ من ئەوێت و هیچی مەسەڵە من دەست دێرمۆ دڵما ئێوە لە بچووکی خۆتان ئەوەنە بچووکن کەلامە گەورەتان نەفامی ئێوە حتا لەم تاریخە قەزایی ئیسلامە نەتانزانی کە حتا توت شتێک دەست بەناوە نەسایح الملوک کاورایە ئەگەر ئەم تاریخە دروزنانە بەڕاست بگرین کاورایە ئەگەر پاشایەک بوو دەسەڵاتێکی بوو داوای ئەکرد لە ئینسانت دانا ئەیود و نەسیحەتم بکە ئێوە خۆتان فرە پێزلە مشتی گەجەر و گوجەر بەچی خۆتان پێزلە بە پوڵ بە هەلە تاریخی بە بەکرێ گیراو بوون ئۆکەی زەمین و زەمان دەسیدا دەسی یەکتری ئەقلیمە کوردستان بۆ ئێمە دروست بێت بۆ بیرتان نەکردەوە لە هێشتنەوەی و ئەمما با بێمە سەر مەقولەیەکی تر لە زۆنە سەوزە ئاغایانەوە دەرهاتەگە کۆنگرەیە پەنج ئاغایانەوە دەرهاتگە کۆنگرەیە پەنج 2 ساڵە پێش من تەحلیلم کرد وتم ئێوە کە هەشت تەمووزتان خولقان مەشایە دەست بەجێ بتاندای لە لاهور بتان کوشتەیە نەتان کوشت وا لە بیرتانە وەختی لاهور چووە دادگای هەولێر شکاتی کرد لە دادگای فدرالیە شکاتی کرد وتم لاهور نیەتی ئەوەسە ئەم ئیتهامە ژەهر دەرخواردانە لە خۆی بسڕێتەوە ئەگەر بیسڕێتەوە پاکۆ ئەوێتە لە فەزای سیاسی عێراقا ئەتوانێ ورود کە بە بازی سیاسی و بەکاری بێنن لاهورم کاری کرد ها لاهور 2-3 ساڵە پێش چۆن بوو ئەمڕۆ چۆنە ئەمڕۆ لەسەر ماجرای کوشتنە چایچیەکە پێیتانێژێ ئاوا ناوێت نازانم باڤڵ و قوبات خەریکە چین لاهور قسەی گۆڕیاکە تۆ فرە زەعیف بووگی یا لاهور فرە قەوی بووگە لاهور چی ئەزانێەوە ئێوە نازانن چۆن ئەم گۆڕانکاریە تێوەسەریە من هەر وەختە پێتانم وت ئێوە بە تەقەلب انتخاباتی بە هاوکاریە پارتی بە تەزویر انتخاباتی کورسی بەدەستێنەوە و حکوومەتە هەرێم ئەم جارە پارتی دەلیلێک ناوێنێت تەقەلب بۆ ئێوە بکە ئێژە 4 کورسیتان ئاورد تۆشی لە خۆت سوالکەی لاهورە شێخ جەنگی بۆچی بەرەی گەل دروست ئەکا بڕواتە ناو انتخابات چه اتفاقی بکەوێ مەلا بەختیار ڕۆژە قسەی ڕاستێکی کرد وتی یەکێتی یەک کورسی بێرێ هەر هێزە یانە نیروی نظامیە قدرەتە ماڵیە ئێدێ خەڵکی واوە دەسۆ تۆ ئیشێ بتوانی هێزێکە بوێ ئەم هێزی یەکێتی لە کارخە وەکلی ساغای پاوڵە لاهورە شێخ جەنگی 15 کورسی هاورد چیەکە مەگە گۆڕان لە کاتە نەوشیبا مستەفا نەیهاورد چیەکە ئەگەر ئێمە تێگەیشتین کە انتخابات
کەرەستەیەکە و هەڵبژاردن کەرەستەیەکە تا تۆ هەنگاوی تری بێ هەڵبگری ئەو وەختە زانین ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ ئۆپۆزیسیۆنە حکوومەتە هەرێم نەبوو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە مقابڵە ئیدەگە لە تراویسیا بوو ئیستە بۆ ئاخێزگەرەکیسی حرەکەتێکی تر بکە ئەمە تۆزیح دەم وێشی یاران متوەجێ بوو تا ترسەکانیان خەوفەکانیان دوودڵیەکانیان بنێنە لاوە و لەژێرە فەرمانە واحدێکە ئامادە بن بۆ ڕووداوگەلێک کە ڕاهبەرایەتی خەریکە پێیانیژێت لە تێی ساڵان ڕابردوو دیتان شخصیەتە ئاغایە پاڤڵە تاڵەبانی شخصیەتە ڕاهبەر نییە ئاغای باڤڵە تاڵەبانی لە لەندەن گەورە بووگە فەرهەنگە خیابانە لەندەنی هەست لە تەبەقەی ڕاف بریتانیا وا لە سات و سەودای فیلمگەلە گەنگ و مافیاییە نازانێ ڕاهبەریەت چه شکلیە قۆڵی هەلەکە هەڵەکە لە باسە نظامیە کاتەبەری نازانێ ڕاهبەریەت چه شکلیە چون بە میراس پێیگەیگە وەزانێتە لە پشتە تەلەفۆن دانیشەوە خەڵکی بێژێ وە ئیشی منە ئەوە ئیشی منە ئەمە ڕاهبەریەتە وەزانێتە ماشینێکی 700 ئەسپە بوخاری سوار بێت و خۆی بنیشێتە پشتی لەبەرەوەی هەست بەو هێزە بکە تۆ بۆ حەزەکەی ماشینێکی 700 ئەسپە بوخاری سوار بووی لەبەرەوەی هەست بە دەسەڵات بکەی لەبەرەوەی وەختی خەیتە گێڕیەک نەڕێیتێ وەختی سرعەت ئەگرێت تۆ هەستەکەی دەسەڵات ئەجەب ئەبزارە قودرەتی دریا گەسە دەسە ها وەختێت دەمانچەیەگە خەیتە لاقەت قسەکردنە ئەگۆڕێت ئیشان ئەگەر بیزانێ قودرەتە سیاسی چییە احتیاجی نەبوو سوارە ماشینە 700 ئەسپە بوخار بێ خۆی لێ خوڕێت ئەو نازانێت ڕاهبەریەت چییە و فەقیرە نازانێت ئەو نێ ئەزانی ئەمانەی کە هاوردگیانە ئەم تەڵەیە پێئەگرن کۆمەڵێ تەسویری پێەکەن فوی تێەکەن و تەسویرە قێزەونی لە میدیالی دەرەخەن ئاغایە بافڵە تاڵەبانی تۆ لە خۆتت پرسی ئەمە چێ مەسهلەیەکی گەورەس بە عینوان ڕەهبەرە یەک جەریانە سیاسی میراسخارە جەلالە تاڵەبانی ژنەکەت بووەنە نەمایشگای کتاو تەکتا دوو ڕۆژی پێ نەچوویە بڕواتە پەردەی یەکێکی تر تۆ وایتە ناوە مەردمە کوردە حاڵیتە سێ ڕۆژ دوایەوەی لەگەڵ توا دەرەکەفێ ئەڕواتە پەردەی یەکێکی تر کێ خەریکە تڕۆ دەکا تۆ تڕۆ بووگی خۆت خەوەرە نییە ئەوەی خەریکە ئەم بازیەتانە بۆ ئەچنیت ماتەڵە نەتیجەی ئینتخابات ئەوێت وەکو قسە من کردم ئینتخابات خۆی مهم نییە تۆ کۆمەڵێ ناڕازیت بۆ خۆت دروست کردگە ئەمانە هیچێک نیەن عەدەدێکیش نیەن مردمێکیش نازانێت چۆن لەگەڵ تۆ دەرکەفێ و لەگەڵ حکوومەت هەرێما دەرکەفێ بە بیانووی ئەوەی کە تۆ یەکێتی لە بین برد بە بیانووی ئەوەی کە یەکێتی درازیە بە بیانووی ئەوەی کە تۆ نەتزانی چی بکە تۆ کۆنگرەی پەنجەگر وە پەلەپەل خۆتە کردە ڕئیس بێ ئەوەی کە هیچ مێتۆد و بەرنامەیەکە بوێت تۆ بەحسە لە یەکێتی نوێ کرد بێ ئەوەی کە هیچ ئیدە و ئارمانێکە هاوردوێت هیچ نەقد ڕابردوویەکە کردوێت نەمایشە ڕووخان قەڵای عوزەیریدا بە خەڵکی وتت ئێران وا لە پشتتا ئای پاڤڵە تاڵەبانی ژنێک تا دوێکە لە تەختە تۆ بوو ئەمڕۆ حەج حسابی بوو تۆ ناکات بە فاسڵەی سێ ڕۆژە واتە تەختێکی تر چۆن فکرەکەی ئێران ناتوانێ بتگۆڕێتەوە ئەمریکا ناتوانێ بتگۆڕێتەوە کێشەی ئێوەمانان ئەوەسە وەختێ دەستان ئەگا بە $100,000 چون مەبەستان $100,000 بیر لەوە ناکەن و دەسەڵات چۆن نەمێنێتەوە من ئێشە تەدریس سیاسی بە ئێوە بکەم تا بفەهمی گرتنە دەسەڵات مهم نییە تا بزانی پوڵ ئەبزارە قودرەتە ئەبزارە قودرەت خەرجەکرێت بۆ هێشتنەوەی قودرەت کەڵەکە ناکرێت ناخرێتە حساب بانکی من تەمامە زندگیم خەرجەکەم دەسەڵاتە گەورە بۆ مردمە کورد دروستکەم نایخەم حساب بانکی مشکڵە ئێمەی کوردە مەسە کە ئێوەی بەرساختەی دروستکریاگ
حرفەیگە لە سیاسی نین ئەلفبای سیاست نازانن ئێوە وەزانە ڕێکەوتنە پشتە پەردە و دابەشکردنە پوڵ یعنی سیاست جنایەتکردن و تەوتەئەکردنە لە ناوە خیابان یەکی کوشتن یعنی سیاست ئەمە سیاست نییە نه ئێوە وە ئەزانە دابەشکردنە موچە و گرفتارکردنە خەڵکی لە دەسە خۆتانەمە سیاست نییە من ناچێتە بەرەوە من تا هەتایە ناڕوات تۆشی یەدە بەیزا بێ بێری تێدەرەوە تو متوجهی چون خەریکن تڕۆ دەکەن تو خەیلی تڕۆ بووگی خەیلی منفوری ئەم نەفرەتە لە تۆ و ئەم زعفە لە تۆ کەی وە دەردەخوا بزانی کەی وە دەردە کێ ئەخوا وە دەردە ئەوەی کە وا لە نەمایشە هەڵبژاردنە تۆ تڕۆ ئەوی ئەو جار لە ژێرە ناوە ئینقلابە یەکێتی تومار کۆنگرەیە پەنجەمەکەنەوە تۆ فکرەکەی مشتێک گوجەرە لە کۆنگرەی پەنجوا لە دەور و بەرامانە بەشەرن مشتی ئەحمەق من ئەمانمە قەبلەن پێتان وت پێتانم نەوت ئێستا ئەم قسانە بۆ ئەکەن بە سوورەتە پابلیک یارانە ئاخێز گویان لێوێ یاران کارە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ ئەمەسە مردمە خۆمان بێڵێتەوە مردمە کورد بێڵێتەوە ئەلەکی کەسێ بە کوشت نەدات تا ئەم دەقیقە ئەگەر فەرمانە هیچ کارێکمان نەدا لەبەر خاتری ئەوە بوو نەچوونە ژێرە خەسار بازیە دوژمن نەخۆن تحتە ناوە گێرە شێوێن و دەسە خارجی بەرخۆرتان تەکانەکەن بەڵام لەسەر و بەندە تەغییراتە کودتاییە ئاخێز ڕۆڵەوێنێ لەم سەرزەمینە ئێوە ناتوانن بێ ئاخێز کارێ بکەن ئێوە ناتوانن قەحبە لابووەن جندە دابنێن جندە لابووەن قەحبە دابنێن ئەم اتفاقە ناکەفێت و ئێمە ناڵێن بکەوێت ئەگەر 200 یارم خسکەسە ئەو خیابانە بەهای مەرگتان پێ تەحەمل کات نایەڵێ خەڵکە سلێمانی نابودکەن نایەڵێت دەسەڵاتە خەڵک نابودکەن نایەڵێت بجناحینە دەرگیر ئێژم ئێمە دەس ئۆپۆزیسیۆن نەبووین وەدێ نایەڵین بێ موافقەتە مردم و ئێمە هیچ اتفاقی لەم سەرزەمینە بکەفێ ئەم بازیە من خۆم دامنیاگە خۆم ئەقڵتان پێدەم فکرەکە ئەتوانی ئێمە دەور بەیتۆ یارانە ئاخێز بۆ ئەو لەحزە ئامادەون ئەگەر ئەمانە دەستیان برد بۆ ئەم بازیانە خەڵکە سلێمانی خەڵکە کوردەوارە داگیر کریاگە لای عێراق بە شدەت وانە پشتە جەریانێکە کە نایەڵێ قەحبە لابووەن جندە دابنێن دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ خەڵک خەڵکیش ئەوانەوە لەو لەحزەی تاریخی خۆیان دەرەخەن نەمایشاتە شلوخکاری فەزای خاوەرمیانە ئێمە ناخەڵەتێنێ 2000 کەلاک بخەن ئێمە ناخەڵەتێنێ ڕەوەندە بازیتان لێ ئەشێوێنین عەلی خامنەئی ناتوانێت بیواتە بەرەوە ئیشی بمری وەجانشین دانەنێت حکوومەتە هەرێمتان تەواو بوو و ئەمما خەڵکە کوردەوار چواردانە سیاسەتمەدارە فاسد ناوێتەوە هۆی ئەوەی کە ئێمە فکرکەین بەرامبەر بە خاکە خۆمان چارەنووس خۆمان کەس و کارە خۆمان بێنەزەروین بستێ لە خاکە خۆمان بە کەس نادەین حرمەت و کەرامەتە خۆمان ناوە نێژێرە پرسیارە کەس نایوە نێژێری دەسە کەس لە ڕقە هاوسێماڵ و جیرانەکەمان مناڵە خۆمان سەر ناوەڕین چون ڕقمانە لە کۆمەڵی فاسدە بەرساختە لە کۆمەڵی سیاسەتمەدارە تابنە دەندەن فاسدە بێعەقڵ ناوێتۆ دەلیلەوەی کە ڕقمان لە سلێمانی و هەولێر و هەڵەبجە بێت ڕانیە و کەلار بێت
ناوێتەوە هۆی ئەوەی کە دوو نەفەر بێعەقڵە لە ناو تایفەیەکە نەفرەت لە قەوم و خێش دروست کات. دروست یەکەی. هەروە کە من ڕەوەندە قەزایان بۆتان وت هەروە تێتە بەرەوە. سەرپەتە ئەم بازیەوە لە دەست ئێمانی لە دەست هیچ کەسێکی ترا. تا ئیستەیشە ئەگەر حرەکەتێکمان نەکردگە حرەکەتە بێعەقڵانەمان نەکردگە وەگەرنە حرەکەتە عاقڵانە کە بێتە هۆی خەیرە عمومیە خەڵکی حتمەن لە دەستوورەکارە ئێمە هەست و حتمەن لە زەمانە مناسب وەختە مناسب و مەکانە مناسبە و گونجاوە حضورە ئێمە موجود خواهد بود و حتمەن ئەوێت. ئەگرامۆر کە باوکیە هیچ کام لە ئێوە نیەتیە تەڕاتێن بکەن. پس یاران ئاخیز و کوردەوارە سەربەخۆ ئامادە ئەبن بە تایبەتی لە هەموو بەشەکان و کوردەوارە داگیرکریاگە. پاراستن دەسەڵاتە مردم لە هەرێمە کوردستان ئەرکە سەرشان و ئەولەویەتە ئەووەڵە ئێمەس. نە دەوڵەتە عێراقی نە دەوڵەتە ئێرانی نە هیچ هێزە بیانی و دەستگاهە ئەمنیەتیەک ناتوانێت سەروەری و کەرامەتە مردمە ئێمە لە بین بوات. ناڕەزایەتی برسیەتی ناتوانێت بێتۆ هەوێنە ئەوەی کە ئێمە وڵاتە خۆمان بین بەدەسە کەسەوە. ئەگەر سەرەتایە ئەم مۆتۆرە ئێمە بین تا بتوانێت خەڵک بە حرەکەت دەربێرێ ئێمە و کاراکەین. کەواتە هەفتەگە لە ئایندە ئاوسە بەڕوودا و گەلە گەورە. تۆ چۆن ئەمە ئەزانیت؟ تۆ چۆن لە زەمانە تەجروبە کریاگا زەمانە تەوەقع دەرتێریت بەوەی کە وەختی تەماشا ئەکەی ئەوێنیت انتخابات بازی یەکلایی ناکاتەوە. انتخابات هەوێنە یەکلایی کردنەوەی بازیە. انتخابات بیانوویە یەکلایی کردنەوەی بازیە. یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بزانن وا ئەوانەی کە ئەمڕۆ پێگەیەک لە دەسەڵات و مەقام بەخۆیان و ئەبینن وا کوێر بووگن کە قودرت ناناسن. بۆیە لە دەقیقەی نەوەدا و وەختێ خنجەرەکە ئەڕواتە بنم ملیان تازە ئەفەهمن نەیان فەهمی دێرە. ئێوە کارە خۆتان بکەن. مەسیرەکە دروست چووکنە سەبەرەوە و ئەمە اتفاقا کەفێ دایەوە خۆش.